خۆشتان لێبێ دووبارە بە کۆمەڵێ بەرگە و بابەتی نوێی ئابووری لە جیهانەوە تا کوردستان لە بەرنامەی ژێرخان هاتوونێتە خزمەتتان. لە سامسۆنگەوە دەست پێکرین جێگری سەرۆکی کۆمەڵی کۆمپانیای سامسۆنگ حکمی 5 ساڵ زیندانی درا بە تۆمەتی گەندەڵی و گەواهیدانی ساختە. لی جەیۆنگ ئەمڕۆ هێنی لە دادگایەکی کۆریای باشوور ئەو سزایی بۆ دەرکرا لە پەیوەندی بە کەیسی پاک گیون هەی سەرۆکی لە کارلابراو ئەوەی لە مانگی سەی ئەم ساڵدا لەسەر گەندەڵی لە پۆستەکەی لادرا. داواکاری گشتی داوای کردووە لی جەیۆنگی تەمەن 49 ساڵ بۆ ماوەی 12 ساڵ زیندانی بکرێت. دەڵێت گەندەڵی کردو بەرتیلی داوە بە شووی سۆنسیل هاوڕێی سەرۆکی لە کارلابراو لەگەڵ ئەمانە گەواهیداری ساختەی داوە. جێ ئاماژەی لی جەیۆنگ لەدایکبووی واشنگتنی پایتەختی ئەمریکایە و وەلی پیۆنگ جۆل دامەدرێنەری سامسۆنگ باپیرێتی و ئێستا بنەماڵەکەیان ملیاردێرن. ڕێکخراوی ئۆپیک ڕایگەیان کە ڕێژەی پابەندبوون بە ڕێکەوتنامەی کەمکردنەوەی بەرهێمێنانی نەوت لەلایەن وڵاتانی ئەندامی ڕێکخراوەکەەوە و نائەندام تامانگی تەمووز گەیشتووەتە لە سەدا 94. لە راپۆرتێکدا ڕێکخراوی ئۆپیک ڕێژەی کەمکردنەوەی بەرهێمێنانی نەوتی بەباشی وەسف کردو و ئاماژەی بەوە داوە ئەمە بەڵگەی ئەوەیە وڵاتانی بەرهێمێنەری نەوت کە ڕێکەوتنامەکەیان واژوو کردووە لە هاوکاریەکانیان بەردەوامن لە پێناو گەڕانەوەی هاوسەنگی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا. لە سەرەتای ئەم ساڵە وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپیک و بەرهێمێنەرانی سەربەخۆ لە چوارچەوەی ڕێکەوتنامەیەکدا بۆ ماوەی 6 مانگ دەستیان کرد بە کەمکردنەوەی بەرهێمێنانی نەوت و دواتر لە کۆتایی مانگی ئایاری ڕابردوودا لەسەر درێژکردنەوەی ڕێکەوتنامەکە بۆ 9 مانگی دیکە ڕێکەوتن. بڕیارە لە 22 مانگی ئەیلولی دات و لیژنەی هاوبەشکە لە وڵاتانی ئەندامی ڕێکخراوی ئۆپیک و بەرهێمێنەرانی سەربەخۆ پێگاتووە لە شاری ڤیەنای پایتەختی نەمسا بە مەبەستی تاوتوێکردنی بڕیاری کەمکردنەوەی بەرهێمێنانی نەوت کۆ ببنەوە. ڕۆژەکانی کۆتایی هەفتە بۆی دابەزینی ئاستی نەوتی خاوی ئەمبارکراوی ئەمریکا نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بەرز بوویەوە و لەسەر و 52 دۆلارەوە مامەڵی پێکرا. ئێوارەی چوارشەمە دەستگای زانیاری وزەی ئەمریکا ڕایگەیاند بوو کە ئاستی ئەمبارکراوی نەوتی خاو لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دابەزینی بەخۆوە بینیوە. هەفتەی ڕابردووش ئاستی ئەمبارکراوی نەوتی خاوی ئەمریکا بە بڕی 3 ملیۆن و 300 هەزار بەرمیل دابەزیوە کە بەراورد لەگەڵ هەفتەی پێشووتر ئەو بڕا 463 ملیۆن و 200 هەزار بەرمیل بووە. بۆیە نرخی 1 بەرمیل نەوتی برێند لە بازاڕەکانی جیهاندا بەرزبووەتەوە بە 52 دۆلار و 58 سەنت مامەڵەی پێوکرا و نرخی 1 بەرمیل نەوتی خاوی ئەمریکیش گەیشتووەتە 51 دۆلار و 88 سەنت. لە عێراق ستاندەر ئەند بۆرس ئاماژە بۆ ئەوە دەکات ئاستی دڵنیایی بۆ عێراق لە نێوان بی و ناقس بیدایە و پێشبینی دەکات نرخی نەوت کاریگەری لەسەر گەشەی ئابووری عێراق هەبێت. بە گوێرەی ستاندەرد ئەند بۆرس کە پێوەری دڵنیایی بۆ ئابووری وڵاتانی جیهان دەکات لەبارەی پێشبینی بۆ ئابووری عێراقەوە جەخت لەسەر بۆچوونەکانی پێشووی دەکاتەوە هەرچەندە هەوڵی زۆر هەن بۆ کۆنتڕۆڵکردنەوەی بودجەی گشتی عێراق. ئەو کۆمپانیای بواری دڵنیایی جیهانی لەبارەی ئاستی بەرهێمێنانەوە جەخت ئاماژەی بۆ ئەوە کردووە عێراق پارێزگاری لە بەرهێمێنانی نەوتی خۆی دەکات ئەو ناوچانەی لەژێر کۆنتڕۆڵیدان. لە هەرێمی کوردستان هەردوو کۆمپانیای نەوتی DNO نەرویجی لەگەڵ گنەڵ ئێنەرژی تورکی لە بەرامبەر زیادکردنی پشکی کۆمپانیەکانیان لە هەرێم لە قەرزەکانیان خۆش بوون. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی لەگەڵ هەردوو کۆمپانیای DNO نەرویجی و گەناڵ ئێنەرژی تورکی کردووە کە بەپێی ڕێکەوتنەکە ئەو دوو کۆمپانیای لە بەرامبەر زیادکردنی قازانجی پشکەکانیان لە قەرزەکانیان لەسەر هەرێمی کوردستان خۆش دەبن. ڕاشیگەیان حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر لێخۆشبوون لە قەرزەکانی لە 20 پشکەکانی کێڵگەی تاوکی بە DNO نەرویجی دەدات. هاوکات لە 4.5 پشکەکانی لە هەمان کێڵگە لە بەرامبەر لێخۆشبوونی لە قەرزەکانی بە کۆمپانیای گنەڵ ئینەرژی دەدات. ڕێکەوتنەکە لە یەکی مانگی داهاتووی 2007 تاکو 5 ساڵی دیکە واتە تاکو 31 تەمموزی 2022 کاری پێدەکرێت. هەواڵەکانی هەفتەتان پێشکەش کرا. بڕگەی جیاواز لە هەواڵمان تایبەت کردووە بە ئەمریکا و دابەزانی ئەپەکانی مۆبایل کە ئێستا خویەکە هەموو ئەو کەسانی کە مۆبایلی زیرەک بەکارێنن خوەکەیان گرتووە لە ئەمریکاش ئەم خوا زۆر بە خراپی هاوڵاتیانی ئەمریکی گرتووە.
بەرنامەکانی مۆبایل لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەیشتووەتە نزیکەی 20 ملیۆن واتە ئەو کەسانی کە بەرنامەکانیان داونلۆد کردووە لە ڕێی ئەپستۆرەکانەوە گەیشتووەتە 20 ملیۆن کەس بۆ ئەم مانگا کە ئەمە داتایەکی فەرمی ئەمریکای بەپێی داگەتەکانی پریەری داتا لە کۆی ئەو ڕێژەیەش پرۆگرامی نامەی وێڵ خواسی زۆری لەسەر بووە کە پرۆگرامێکی عەرەبیە. ئێمە ئینفۆگرافیەکمان لەو بارەوە بۆ ئامادەکردوون. دابەزانی بەرنامەی مۆبایل لە ئەمریکا بۆ ئەم مانگە کۆی ئەو بەرنامانەی دابەزیون 20 ملیۆن کەس واتە 20 ملیۆن کەس لە ڕێگەی مۆبایلی ئایفۆنەوە ئەم مانگە ئەپیان دابەزاندووە. بەرنامەی سەراحە کە بەرنمەیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستکراوەیە بەرنمەیەکی عەرەبیە زۆرترین خواستی لە ئەمریکا لەسەر بووە چونکە لە ڕێی ئەم بەرنمەیەوە مرۆڤ ئەتوانێت بە ڕاشکایی بەبێ ئەوەی بزانی چیە و کێنیە نامەکەی تۆی پێ ئەگەێنرێت. ئەم بەرنمەیە لە ئەمریکا 3.88 ملیۆن کەس دایان بەزانبووە هەروەکو لەم قشتەیە ئەیبینین سەراحە لە پلەیەکی یەکەمی ئەو بەرنمایانەیانە کە لە ڕێی ئایفۆن هاوڵاتیانی ئەمریکی دایان بەزاندووە کە ئەکاتە 3 ملیۆن و 800,000 کەس. دوایەویش ماسنجەریە زۆرترین خواستی دابەزانی لەسەر بووە کە کاتە 2.57 ملیۆن کەس. دوای ئەوە سنەیک ویس بلۆگیت کە ئەکاتە 2.42 ملیۆن کەس و فەیسبوک دوای ئەوان دێت کە ئەکاتە 2.14 ملیۆن کەس. سایتی ئەمازۆن کە سایتی کڕین و فرۆشتنە 1,830,000 کەس دایان بەزاندووە. سپۆتایفی میوزیک کە تایبەتە بە میوزیک 1,540,000 کەس دایان بەزاندووە. هاوکات نێتفلێکس 1,530,000 کەس دایان بەزاندووە. وۆرد کۆنێکت ئەویش 1.44 ملیۆن کەس دایان بەزاندووە. پاندۆرا میوزیک رادیۆ ئەو بەرنامەی میوزیکی رادیۆیە 1,30,000 کەس دایان بەزانوە. واتسئەپ ماسنجەر واتە ماسنجەری واتسئەپ بەرنامی واتسئەپ کە بەشێکی زۆرمان بەکارهێنن لە کۆتایی ڕێزبەندی ئەو ئەپانەدا بووە کە 1,210,000 کەس دایان بەزاندووە. ئەمە ئەو ئامارانە بوون کە لەسەر خواستی هاوڵاتیانی ئەمریکی بۆ دابەزانی ئەپەکانی مۆبایل بۆ ئەم مانگە. بەڵێ بەڕێزان تەوەرەی ئەم جارەمان تایبەت کردو بە تاریفەی گومرگی. بەشێکی زۆری بازرگانەکانی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان کێشەی گەورەیان بەسەر تاریفەی گومرگیەوە هەیە. بە جۆرێک باز لەوە دەکەن لە چەندین شوێن گومرگیان لێ وەردەگیرێت. ئەمەش کاریگەری کردوتە سەر کار و کەسابەتی ئەوان. ئێمە بۆ ئەم پرسە بەڕێز هاوژین سالار بەڕێوەبەری گومرگی سلێمانیمان بانگێش کردووە. بەڕێزان بەڕێز هاوژین سالار بەڕێوەبەری گومرگی سلێمانی لە ستۆدیۆ ئامادەیە بۆ تاوتوێکردنی پرسی تاریفەی گومرگی لەسەر شمەک و کاڵاکان و هاوکات چەند پرسێکی تریش کە بەڕێزیان بە وردی وەڵامی پرسیارەکانی ئێماداتەوە. بەڕێز کاک هاوژین زۆر بەخێربی بۆ ستۆدیۆی بەرنامەی ژێرخان. پێم خۆشە خۆتان ینی باسی دۆخی گومرگمان بۆ بکەن لە ئێستاە. زۆر سپاس. دیارە وەک ئاشکرایە گومرگ جیهازێکی تەنفیزیە تایبەتە بە گومرگکردنی کاڵا و کەلوپەل. ئەو کەلوپەلانەش خۆی لە سێ جۆرە بینێتەوە. هەندێک کەلوپەل و کاڵا هەیە کە دێت بابەتی مەمنوعان، هەندێک کەلوپەل و کاڵا هەیە حەسرە بۆ لایەنی پەیوەندیدار جا هەرێکەوە بە پێی اختصاسەکانی خۆی. هەندێک کاڵا و کەلوپەلیش هەیە کە کاڵا و کەلوپەلی ئاسایی و ئەتیاری لە تاریفەی گومرگیە کاری گومرگی بۆ ئەنجامەدرێ. دیارە ئەو کەلوپەلانی کە لەم پەترانە باز دەکرێت کە بە پێی تاریفەی گومرگی کاری گومرگیان زیادی کردووە ئەوە خۆی لەوا بینێتەوە کە بە پێی نظامی منەسەقی عێراقی تەعاملی لەگەڵە کرێکە خۆی لە چەند مادەیەکا بینێتەوە تقریبا نزیکی 500 تقریبا 50 مادەیە کە ڕێژەی گومرگیان زیادی کردووە بە پێی نەوعێتەکان لە 105ەوە کە پێشتر بە پێی تاریفەی گومرگی هەرێمی کوردستان بۆتە لە 110 بەرەو ژوور و بە لە 525 دیارەوانش خۆی لە بابەتە کارەبایەکان و بابەتی جوانکاری و بابەتی جگەرە و ئەوانە کە زیاد کراوە بە ڕێژەی لە 100 جاران 5 بۆ بە لە 125 و لە 105 شەرت بۆ سندوقی شەرپەنج
پێنج ئیزافەتەن بۆ بابەتە کوحولیەکان کە ئەوە لە 5 لە 8. ئێوە پابند بە ڕێنمایەکانی هەرێمی کوردستان یان عێراق؟ بەپێی ڕێنمایەکان ڕێنمایی هەرێمی کوردستانە، بەڵام بەپێی تعریفەی گومرگی ئەو هەندێک لەو بابەتانە کە نزیکی ئاماژەم پێکرد 500 شتێک مادەیە کە بە اتفاقی بەپێی ئەو پرۆتۆکۆلی لە نێوان وەزارەتی دارایی یاخود بڵێن بەڕێوەبەراتی گشتی گومرگۆهەیەی گەمارەیی عێراقی ئەنجام درراوە بۆ ئەوەی کە بەپێی تعریفەی نظامی منەسەقی عێراقی تەعاملی لەگەڵ بکرێ بۆیە ئەو بۆ کۆمەڵە بابەتە چۆتە ئەو بوارەوە جێبەجێکرێت کە بە دوو بڕگە هاتووە بەپێی فەرمانی وەزارەتی مالی جارێک 299 مادە جارێکی 222 مادە کە خراوەتەوە بوارەوە. باش کاکەژین من ئەوەی کە قسەم لەگەڵ بازرگانەکانە کرد بێ زۆر گلیان هەیە لەسەرەوەی ینی ڕێژێکی ینی زۆر ئێوە لە 100 پابندن بە گومرکردنی ئەوانە لە کاتێکە ئەم تاریفە گومرگی لە عێراق وەکو خۆی جێبەجێ ناکرێت. ڕاستە ئەوە یەکێکە لەو خاڵانە دیارە لە قانونی گەمارگی ژمارە 23 ساڵی 1984 هەموار کراو لە مادەی 62 کە باز لە کاری ئەنجامدانی گومرگیەدا تاوان بەپێی قانون ئەبێ سەرجەم ئەو کاڵاو کەلوپەلە کە دێت کەشفی بۆ بکرێ و کەشفێکی وردی بۆ بکرێ و پاشان هەمووی گومرگ بکرێ. بەڵام ئەو بابەتانە هەندێکیان لە دەواازە نێودەوڵەتی دەواازەکانی خواروی عێراق و ناوەڕاستی عێراقەوە کە دێن بە فعلی وایە کاری گومرگیەکانیان بەجاری وایە چەند کۆنتێنەرێک دێ بەپێی یەک مەنەفێست گومرگی بۆ کراوە شتەکان بە تێکەڵاویتیان نووسراوە کاتێک کە دێتە سنووری هەرێم ئێمە بەپێی فەرمانێکی ئەنجومەنی وەزیران و بە ڕزامەندی وەزارەتی دارایی چەند بنکەیەکی گومرگی لە نێوان ئێمە و لە نێوان حکومەتی فیدراڵە دانراوە لە بنکەکان لەسەر بەڕێوەبەراتی گومرگی سلێمانی بنکەی بانی مەقان و لەسەر بەڕێوەبەراتی گومرگی گەرمیان 3 بنکە و ئیزافەتەن لە گومرگی هەولێر و گومرگی دۆهۆکیش بۆی ئەو کاڵاو کەلوپانانە کە دێت ئەگەر کاری گومرگی وەکو خۆی بۆ ئەنجام نەدرابێت لە دوای کەشفکردنەوە بەپێی نظامی منەسەقی عێراقی ئەو بابەتە یاخود بەپێی تعریفە کاری گومرگیان بەڵام لەسەر ئەوە هەبوو یانی ێستا لە باشماق گومرگێک ئەکرێن یا کات دێنەوە ناو سلێمانی گومرگێکی کە ئەکرێن ینی ئەمە ینی ئەڵێ باگرانێکی زۆری لەسەر ئێمە دروست کردوکە ئەو کاڵاو کەلوپەلانە کە لە دەواازە نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستان ئیضافەتەن لە دوو دەواازەی ئاسمانیشمان هەیە هەردوو بەڕێوەبەراتی گومرگی فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی کە کاری گومرگیان بۆ ناو هەرێم بۆ ئەنجام درا ممکن نیە لە شوێنێکی کە گومرگ بکرێتەوە ئەو کاتە کە ئەگەر ئەو کاڵاو کەلوپەلە لە دەواازەکانی هەرێم لە باشماخ و یاخود لە پەروێزخانیان لە هەر جێگەیەکە و کاری گومرگی بۆ ئەنجام بدرێت بۆ ناو هەرێم لە دوایە ئەگەر ویستی بیباتەوە بۆ دەرەوە کاری گومرگی بۆ دەرەوەی هەرێم ئێستا و کاڵانەی کە بە ترانزیت ینی لە هەرێمی کوردستان لە ئێرانەوە چن بۆ عێراق ئایا ئەوانە هیچ گومرگێکیان لەسەر نییە؟ چۆن ینی بە ترانزیت؟ ینی ئێستا بۆ نمونە هەنێک کاڵا هەیە ینی لە ڕێی هەرێمی کوردستانە ئەڕوات بۆ عێراق باشە ئەمانە تەنها چەند گومرگ ئەکرێن؟ ئەوە بەپێی تعریفەی گومرگی خۆی بۆ ئەکرێتەوە بەڵێ بۆ یەکرێت باش چونکە بەپێی ئەبێ بەپێی ینی چۆن ینی پێم خۆش ینی ئەوە ڕوونکەیتەوە ینی هەر لە باشماق گومرگیانەگریا لە شوێنێ ئەگەر لە باشماق گومرگ بکرێ کاری گومرگی بۆ باش لە باشماق بۆ ئەنجام دەوێت ئەتیادی ئەڕوات حەزەکەم وازە بێ ینی تۆ لە گومرگی سلێمانی گومرگی بۆ ناکرێتەوە بەڵام هەندێک حاڵەت هەیە لە باشماق بە مەأمور یاخود بە نوێنەر ئەنێرێتەوە سنووری بەڕێوەبەراتی گومرگی سلێمانی کاری گومرگی لە بەڕێوەبەراتی چۆن ینی لە باشماق پارەی لێ وەرناگیرەیە نەخێر هەندێک کاڵاو کەلوپەل هەیە بابەتەکان جۆرە و جۆرن کە دێت یاخود ئیعادەی تەزدیرەکرێتەوە ئەڕواتە بۆ نمونە سنووری دەرەوەی هەرێم جا بۆ ئێران بڕۆیە بۆ سنووری عێراق بڕوا بە لەوێەوە پلۆمەکرێ بارەکەی اعتیادی بە نوێنەرێکی حکوومەت یاخود پۆلیسی گومرگیا فەرمانبەری کارمەندی گومرگ ئەنێرێتە سنووری بەڕێوەبەراتی گومرگی سلێمانی ئێمەش کاری گومرگی بەپێی تاریفە بۆ ئەنجامەدرێت و ئەڕوا بۆ سنوورەکان. باش کاکەژین تۆ نیگەرانی بازرگانان چۆنە بێ ئایا پێت وایە نیگەرانێکی خۆی ئەزانی حاڵەتەکە لەبەرەوەی من پێم وایە ڕێی خۆم ئەو بڕگە و بابەتانی جاران کە لە سنووری خوار و ناوەڕاستی عێراقەوە داخلی هەرێمی کوردستانە بوو هەتاوەکۆ گەشتە ناو شارەکانی هەرێم لە پێش دانانی ئەو بنکانە کەس کاری گومرگی بۆ ئەنجام نەدا جا لەوێ چۆن گومرگەکرات چۆن ئیجراعاتەکانی بۆکرا ئەوە ئەمایەوە سەر خۆیان چۆن ئەکرا بەڵام ئێستا لەبەرەوەی ئەو کارە دووبارە عادەی گومرگی بۆکە چونکە نابێ بەڕاستی هەندێک حاڵەت دروست بووە ئەمە هەم حەقێکی ژەدوانی بین بە بازرگانەکان کاری گومرگی لە باش بۆ نمونە لە باشماق بارێک بێنێ کاری گومرگی بە کاملی بۆ ئەنجام ئەدرێ تا کۆگاتە ناو شارەکان بە کاملی ئیجراعاتی گومرگیەکەی بۆ ئەکرێ بەڵام
ئەگەر لە خوار و ناوەڕاستی عێراق و بێنێ لەوانەیە ئیزراعەتەکان وەک پێویست نەبێ بەلەو حاڵەتە بازرگانەکەش نەحەقی نابێت ئەو کاتە بڵێ ئەو بابەتەی من کە هێناومە زیاتریش ئەکەوێ بەڵام ئەو بابەتی کە لە خوار و ناوەڕاستی عێراق هاتووە هەمان شت نابێت بۆیە ئەوە بێتە دەواازەیەک بۆ یەک بازرگانەکان ڕووبکە ناوێ. ئێستا بۆ ینی چی بوون لە عێراق بۆ ئێمە هاورداکرێت؟ هەموو جۆرە کەلوپەلێک لێەوە دێت. هەموو جۆرە کەلوپەلێک لێەوە دێت تەنانەت بە کەلوپەلی مەمنوعیشەوە. هەر بۆ زانیاریتان دوو هەفتە لەمەوە پێش دەستم بەسەر بارێکا گرتووە کە لە خوار و عێراقاتەوە 23 طن و 520 کیلۆگرام تەقەمەنی و یاری ئاگرینی پێیەکە ئەوە شتێک بابەتێکە خۆی قەدەغەیە داخلی هەرێم بێ. ئێستا ینی مسادرەی لەلات بەڵێ دەستمان گرتووە بەسەریان. بەڵێ چێن ئەو بازرگانانی ئەم جۆرە کارانە خۆ دەزانی جۆرە و جۆرە ناتوانانی بڵێ فلانە یاخو فیسارە بەڵامەیەکی کە لەبارە لەو بازرگانە هێناوێتی 23 طن و 520 کیلۆگرام تەقەمەنی لە ئەنواع وەشقالی پێ بۆکەوە قەدەغەیە داخلی ناو هەرێم بێت دەستمان بەسەرا گرتووە. کەواتە تێ بڵێ بازرگانەکان ژیانی بەو ڕێژەیە نییە کە و مەترسیەکە باس نەخێر ئێمە بەڵام ئەوەیە ئەو ئیجراعاتان و ئیجراعاتانی کە لە خواروی عێراق و ناوەڕاستی عێراق و ئەنجام درابێت دێتە سنوورەکانی بەڕێوەبەراتی گومرگی سلێمانی لە بنکەی بانی مەخان هەموو ئیجراعاتەکان بۆ ئیعادە ئەەکەینەوە ئەگەر ئەو مەنەفێستەی یعنی حەزەکەم ئەوە واضح بێ ئەو مەنەفێستەی کە لەوێ کاری گومرگی بۆ ئەنجام داوە ئەگەر بڕگە و بابەتەکانی وەکو کامل بە پێی تعریفە کاری گومرگی بۆ ئەنجام دابێت تەنها ئوجور کەشفی لەوەرەگیرێ تەنها ئوجور کەشف کە 29500 دینارە لێوەرەگیرێ و داخلی هەرێمەوە بەڵام ئەگەر فەرقی هەبێت تەواوکەری بۆکەین ئەگەر بارەکە بۆ نمونەبایی میلیۆنە دینار بێ 9 میلیۆن دینار گومرگی دابێ ئێمە 9 میلیۆنەکەی بۆکەینەوە ئەو مەنەفێستەشی کە بۆی کراوە اعتیادی ئەخوات و ئیجراعاتی لەسەرکە بەڵام بۆ مەرجەی یاخود ڕەسەن بێ یاخود تەزدیق کراو بێ نسخەی طبق الأصل بێ. باش کاکەژین قسە لەسەرەوە بوو بۆ نمونە ئێوە یعنی لەسەر تونتی ئێوە یعنی وەکو بەڕێوەتی گومرگی سلێمانی قسە لەسەرەوە ئێوە زۆر توندن لەگەڵ بازرگانانە تەنانەت بۆ نمونە بارێک لە باشماخەوە هاتووە لێرە ئێستا بۆ نمونە کە کەلوپەلی جوانکاری بۆ لەوێ ینی گومرگی بۆ کراوە ئێستا لەناو بەڕێوەبەراتی و مسادرەتان کرد بۆ چەند ماگی سە خەریکە بارەکەش بۆ نمونە ینی بازرگانەکە بای چەند دەفتەرێک زەرەر ئەکا دەستمان بەسەرا گرتووە بەڵێ هۆکارەکەی چی بووە ئیلا ئەبێ مخالفێکی قانونی کردوێ بۆی دەستمان بەسەرەکەی گرتووە تەوزیع لەسەر ئەوە بدە من ئاگام لەوە نیە گەشتیوە بە ئەو بازرگانە بێتە لام بڵێ هۆکارەکەم نایاسایم بەرامبەر کراوە من ئەلێرە شۆ ڕایەگەێنم هەچ کەسێک ڕۆژێک ڕۆژان لەوتی من بەڕێوەبەری گومرگم بەرپرسم لەوەی ئەگەر بە ئامانەت و بۆ پڕی دەستپاکی ئیشەکانی خۆمان من جێبەجێ نەکردووە ڕازیم و ڕەزامەندم و سپاسی و کەساکەم داوای یاسایشمان لەسەر تۆمار بکا لە بەرامبەرەوەی کە غەدرمان لێ کردوێ زۆر سوود یاری بە دڵنیایی سوورم لەسەری یعنی باوەڕ ناکەم هیچ کەسێک ئەگەر لە چوارچێوەی یاسا بوو بێ ئێمە غەدرمانی چکە ئێمە هەموو کارەکانمان لە چوارچێوەی یاسایە ئەنجامەدەین و هیچ کەسێکیش ڕێگە بەوە نادەین نەغەدر لە حکومەت بکە نە حکومەت غەتی باقسە لەسەرەوە بچەند بازرگانێک چونەتە ینی لای سەرۆکی ینی پارێزگاری پێشوو سلێمانی قسەیان لەسەر جەنابە کردووە بۆ نمونە باسیەوەیان کردو کە زۆر توندی ینی لە چەسپاندنی بۆ نمونە و ڕێسا گومرگیەکانە ینی بە دڵنیایی من حەزەکەم ئەوە بە سەراحەت بڵێم جێبەجێکردنی یاسا مجەڕەدە بە شێوەیەک نییە لە هەندێکی ئەمڕونەت بێ لە هەندێکی ئەمڕونەت نەبێ ئەگەر یەک کەس جیاوازیم کردو لە جێبەجێکردنی یاساکەیان من قبوڵمە بەڵام گرنگەوەی ئێمە هەموو کەس لە چوارچێوەی یاسایەکی گومرگی تەعاملی لەگەڵەکەین کە 270 مادەی قانونیە ئیزافەتەن لەگەڵ ڕێنمایی گومرگی کە لەلایەن وەزارەتی مالیەوە بە دوای ئەوەی کە لە وەقاعی کوردستان بڵاو ئەبێتەوە ئەو ئەبێتە چێتە بواری جێبەجێکردنەوە لەو چوارچێوە تەعاملمان لەگەڵ کردووە بۆ ئەوەی نەبینە ئەوەی کە کەسێک لەگەڵ کەسێکە بە شێوازێکی جیاواز تەعاملمان لەگەڵ کرد بێ تەنها بۆ ئەوەیە کە یاسا سەرۆر بێ و یاسا جێبەجێکەین هیچ حاڵەتێک ینی هیچ داواکاریە گاتووەتە بەردەمەوە ینی بۆ تێپەڕاندنی یان داواکرابێت لەسەرەوە کە بارێک تێپەڕکەی یا جۆرە گومرگی هینێک نەکەی نەخێر ئێمە ڕێگە بۆ ناین چونکە هەموو کەسێک لە چوارچێوەی یاسای گومرگی کاتێک کاڵایەک و کەلوپەلێکی گومرگی پێ تەعاملی لەگەڵەکەین ڕێگە بۆ نادرێت چونکە ئەبێتە ئەوەی کە نەتوانی ئەو مەهاموو ئیشەی کە لەبەر دەستایە وەکو خۆی جێبەجێکی بەس کاکاژین هەر تایبە بەڕێوەبەرەکەی جەنابنا هەر کۆی ینی ئەو بڕیارە توندانەی کە هەر لە هەرێمی کوردستان لەسەر ڕێسای گومرگی نزیکەی 2000 ینی کۆمپانیای گواستنەوەی لە سەرمەرزەکانی هەرێمی کوردستان و گواستوەتەوە بۆ بەندەری ئوموقەسر و بۆ ینی سنوورەکانی خوار و ناوەڕاستی عێراق ینی سنوورە مەرزەکانی خوار و ناوەڕاستی عێراق حەز ناکەن ئەمەش ینی زیانە بۆ کاروباری بازرگانی هەرێمی کوردستان زانی چۆن ئەوە چەند لایەنێکە لەوانەیە هەندێک لەو لە حاڵەتانە پەیوەندی بەوە هەبێ کە وەک ئاماژەم پێکرد کە لە خوار و ناوەڕاستی عێراق و بۆ لە ئەو بەندەرە ئەم قەسر و ئەو شوێنانەی خواروی عێراق پەیوەست بێ بۆ حاڵەتە
کارە گومرگی کە بۆیان ئەنجامەدرێ دیارە ئەجا ئەو حاڵەتە بە شێوازێک ئەنجامەدرێ ئەوە لای ئەوانە چونکە ئێمە ئاگامان لێنێ بەڵام ئەوەنەی کە ئاگامان لێتی کە دێتە سنوورەکانی هەرێم بەڕاستی جیاوازیکی ئێزگا زۆر لە شێوازی گومرگکردنی بارەکان کە پێمان وایە و ئەوە جۆرێکە لەوەی کە شەڕێکی اقتصادی لەگەڵ بکە بۆ ئەوەی کە بەڕاستی ناڵم ئاماژەم بۆ کرد بارێک لە باشماخەوە بۆ نمونە ئەگەر 10 ملیۆن دینار گومرگی بێ کۆنتێنەرێک بێ بەڵام هەمان بار نفسی شکڵ لە خواروی عێراقەوە بە لەوانەیە ڕوبع قیمەتی بێ ئەمە وا لە بازرگانەکانەکە بە فعلی بەرەو خواروی عێراق بڕە بۆیە ئێمە کە ئەو بنکانە گومرگیانە دانراوە بۆ وەزارەتی دارایی بە ڕەزامەندی و ئەنجومەنی وەزیران دانرا بۆ ئەوە بوو کە ئەو فەرقی جیاوازیە نێڵێ کار نکاتەوەی کە برا بازرگانەکان بەرەو ناوەڕاست و جنوبی عێراق بڕە بۆی هەموو شتەکان وەکو خۆی عدل بێتەوە و بگرە ئەو هاتو چۆپێکردنی ئەو کە لە کاڵاو کەلوپەلانەکە لە مەرزە ڕسمیەکانی هەرێمەوەیە لەوانەیە زۆر ئاسانتر و بە ئەمینتر بگاتە بازاڕەکان حکومەتیاری کوردستان ئەوە توندە لەسەر سەپانی تاریفەی گومرگی بەڕێزم ئەگەر دەستگای گومرگ دەستگایەکی مالی جێبەجێکارە ئەگەر وەکو خۆی جێبەجێ نەکرێ من ناڵێم توندە ناڵم ئەگەر وەکو خۆی جێبەجێ نەکرێ بەڕاستی خەلەل دروست دەکات یعنی ناتوانێت وەک پێویست ئەو مەهامە گومرگیەکە هەیە جێبەجێ بکرێ ئەمە ئەبێتە هۆیەوەی دروستکردنی خەلەل بەڵام ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێ بەڕاستی کەمتر خەلەل دروست دەبێ و نابێتە ئەوەی کە هەندێک شتی لابەلاکە باس بکرێ یاخود بازەکرێ ئەو حاڵەتانە یعنی مەبەستمەوەیە کەسێک جیاوازی بکرێ کەسێک بارەکەی ببێتە ئەوەی نیوەی گومرگ بکرێ کەسێکی کە کامل بۆی گومرگ بکرێ ئەمە بەڕاستی خەلەل دروست لە سەردەمیەوە ئەمە ڕووی نەداوە نەخێر بە فەخرەوە توانین بیڵین و ئەشتوانین ئەوەندەی هەموو تاقە و جۆدیشمان بەکارێنین بۆی کە بتوانین وەکو پێویست ئیشەکان بکرێەوە جەنابیش دەڵێت باز لەوەکرێت تون تەعامل ئەکەن بەڵام بەڕاستی ئێمە لە چوارچێوەی یاسایە تەعاملەکەنی ناتونین زۆر باش قسەیەکە بوو لەسەرەوەی کە بانزینی ژەهراوی هێنرێتە ناو هەرێمی کوردستان ئێوەکو گومرگ کۆمنتان لەسەر ئەمە چییە ینی ئەمە تا چەند ینی وەک باسەکرێ بانزینێکی زۆری ژەهراوی هێنرێتە هەرێمی کوردستان یا هەنێکی دەستی بەسراگیراوە طبعاً ئەوە من بەڕاستی نازانم چۆن یەت لەبەرەوەی هێنانی سوتەمەنی یەک بەخشراوە لە باجی گومرگی دووش لە دەروازە نێودەوڵەتیەکانەوەیە ئەوەی کە ئێمە دەستمان بەسەراگرت لەم فترەیە پێشوە بە دوو وەجبە دیارە ئەوە لە ڕێگەی زانیاری و لە ڕێگەی ئیخباریەوە بوو کە بۆمان هات کە سپاسی و کەساناکەین کە ئەو هەواڵانیان پێداین جێگەی فەخر و شانازیە توانیمان دەست بەسەر ئەو سوتەمەنیانە بگرینەوە بە فەخرەوە توانم بڵێم گومرگی سلێمانی بوو توانی کۆمەڵێک مستەڵەحات لە ناو خەسڵەتی بەنزینە هەیە کە پێشتریش کەسمان نەمان بیستۆ لە بێنز و لە MTBE ئەوانە کە ئەوانە مادەیەکی ژەهراوی و مسەڵتینن لە ناو بەنزینەکان هەبووە و ئێمە دەتوانیمان دەستی بەسەرا بگرین ئێستا هیچ بەڕبانزینێک لەلای ئێوە هەیە تەنکەرەکەیە چەند تەنکەرتان تا ئێستا گرتووە پێم خۆش ئامارێک بۆ ئێمە بە سێ وەجبە تەنکەرمان دەست بەسەرا گرتووە بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی گومرگ کە بە مەفاریز دەرەچوین وەجبەی یەکەم دەستمان بەسەر سێ تەنکەراگەر کە مادەی MTBE تیابوو ئێستا ئەوە ماوە کە باشکەری بەنزینە لە ئەساسا بەنزینە بەڵام بە بەنزین داخل کراوە لەگەڵ 35 تەنکەر کە هی کۆمپانیایەکی کە بوو دیارە کۆمپانیای یەکەم ئەو سێ تەنکەرەکەی کۆمپانیای ساوز ڕۆدز ئۆیلە کە تا ئێستا نەهی لە ئەوواکە ئەو خاوەنددارێتی بکە بەڵام بەناوی ئەوە داخل کراوە لە ڕووی قانونیەوە ئەوە حاڵەتێکە دادگاتوانێ یەکلایی بکاتەوە و کۆمپانیای پترۆلستان 35 تەنکەر کەەوە مادەی بێنزی تیابوو کە مادەیەکی ویش زەهر و مەسەرتینە ئیزافەتەن تقریباً 2 هەفتە لەمەوە پێش توانیمان دەست بکرین بەسەر 6 تەنکەریکا کە بەپێی خەسڵەتەکانی ئەو هیچ مادەیەکی مسەرتینی تیانە بووی کۆمپانیای سەرکە و سابیر بوو هیچ خەسڵەتێکی زاری تیانە بوو بەڵام لە ڕێی لیژنەکانی نەوت و کانزاکان و قایمێتەوە مادەی چەند دەرەجەیەک لە 1 دەرەجە بوو 2 دەرەجە لە خەسڵەتێکیان زیا بوو ئەوان بڕیاریان لەیە کە چاکی بکەن لە ڕێگەی تێکەڵکردن و ئەو عملیەکە بەڕاستی ئێمە شارەزانی خوانێزانن دواییان ئێستا چەند تەنکەرماوە لە بەڕووراتیەوە 3 تەنکەر بۆچی نانگێڕنەوە ئەمانە ئەوە کێشەکەمان لەوایە خاوەنەکەی تاکو ئێستا داخل بووە بە ناوی کۆمپانیای ساوز ڕۆدز ئۆیلە داخڵەوە بووە داخلی هەرێم بووە لە دوای ئیجراعاتی یاسایی وەرگرتنی ئیفادەی ئەڵێ هی من نیوە من ئاگام لە داخڵبوونەکەین و لە ڕێ من دووبەکەوە کراوە کەسێکی ئێرانی بە ناوی عەبدولمەلیک ڕەحیم حەسەنی هاتووە ئەڵێ من خاوەنددارێتی ئەو تەنکەرانە ئاکەم کێشەکە لەوایە خاوەنددارێتیەکەی لەلایەن ئەو کەسە کە بەڕگەز ئێرانیە ناتوانین ئێمە تەعامل بکەن چونکە تاکو ئێستا هیچ شتێکی بەڵگەیەکی ڕسمی بەناویەوە نییە بۆیە ئێمە ئەو کەیسەمان ئیحالەی دادگا کردووە نازانین ئەو تەنکەران تاکو ئێستا بە فعلی چه خاوەنددارێتیەکەیەکە قسەش لەسەرەوە بوو کە فشارتان لێکراوە بۆ ئەوەی ینی هەنێک لە تەنکەرەکان نەگەڕێنەوە
بەڵێ ئەوە کرا بەڵام سوور بووین لەسەر گەڕانەوەی بەڵێ لەبەرەوەی ئێمە لە ڕێگەی لەلایەن بەرپرسانی ئێرانیەوە داوایان کرد کە ئەوە لە باشماق ئەو سوتەمەنیانە دەرچۆن ناوێ بگەڕێتەوە بەڵام هێشێک لەوانی کە من زۆر سوور بووم لەسەری کە بێ بگەڕێتەوە لەبەرەوەی لە بڕیارەکەشمانە ئەوشمان چەسپانوە کە ئەبێ ئەو تەنکەرانە بگەڕێنەوە بۆ ئەو وڵاتی کە لی هاتووە بۆچی لە باشماق ئەمانەت تی ئەپەڕێ بەسەر ئەوانەیانی جاخۆ پرسیارەکەەوەی لەوانی منش هەمان پرسیاری جەنافتم هەیە بۆچی لێەوە تێپەڕێ خۆ دەزانی لەوێ ئیجراعاتی پشکنین و ئەوانە لایانی سامانە سروشتەکان خۆیان لەوێن پشکنینی بۆکەن و پاشان چێتە گومرێک لەسەر پشکنینی ئەوان زووکەشی لەوەرەێک دێ داخلی ناو هەرێمەکرێ ئەوە منیش لەوانی پرسیاری جەنافتم هەبێ لە خۆ دەزانی بەڕێوەبەرەتی سنووری دەواازەی باشماخ و پەروێزخان و ئەوانە سنووری نێودوڵ دەواازەی نێودوڵەتین هیچ ڕفتێکیان بە بەڕێوەبەرەتی گومرگی سلەیمانی یاخود گومرگەکانی ناو پارێزگاکانەوە نییە تا چەند ینی ئێستا نەوتی سپی هاوردەی هەرێمەکرێەوەی جەناب داگەداربی نازانم خۆ دەزانی ئەو شانە لای ئێمە داخڵ نابێ ئێمە معلوماتمان لەسەری نییە ئەوەنەی کە ئێمە کە دەستمان بەسەراگرتون لەو تەنکەرە سوتەمەنیەکانیش لەسەر بنەمای معلومات و زانیاری بووە ئەوەی تۆ ئاگداربی و تۆ شارەزای لە بواری گومرگی ئێمە چەند ساڵە بۆ نمونە بەڕستان بەڕێوەری ینی گشتین بینی هۆکاری چی ینی لە باشماق ینی ئایا پێدوانیە بوون دەستەی لە باشماخن تا ڕادەیەک ینی توانای کۆنتترۆلکردنی ئەم پشتانیان یان توانای کۆنتترۆلکردنی ئەویان نییە کە ڕێگە لەم جۆر بانزین خراپە بگرن بێتە ناو هەریم کوردستان وەڵاهی لەوانەیە منیش ناڵم هەمان پرسیاری جەنافتم هەبێ ئەوە لایانی معنی لێیە تاعاان لە باشماق جگە لە دەواازەکە جگە لە بەڕێوەبەرەتی گومرگی باشماق کە بەڕێوەبەرەتێکە و بەڕێوەبەرەتی گومرگی سلەیمانی هەمان بەڕێوەبەرەتێکی سەربەخۆیە بە هەمان شێوە دەستگاکانی کەی لێ وەکو کەرنتینی کشتتوکاڵی و بنکەی سامانە سروشتەکان کە تایبەتە بە پشکنین و بنکەی تەندروستی ئەمانە هەموو لایانی معنی لەوێت جا بەڕاستی من ئەتوانم تەحکومی پێوە بکەم و ئەتوانم قسەیان لەسەر بکەمەوە جواب لای جەنابیانە ڕخنەتان لێیان نییە کە ئەو کێشە بۆ ئێوە دروستەکەن کێشتان بۆ دروست نابێیانی کە ئەوان بۆ نوشتێکی ئاوابێ خۆ بە دڵنیایی ئەگەر ئەو شتانە ئەگەر ئێمە کە زانیاریمان پێ ئەگا و دەستی بەسەراگرین لە دوایە ئەبێتە زۆر ئەوەکانی جۆرێک لە هیلاکبوون و عەزێدان و کە مەفروزە لەوێ بکرێن نەک لێرە بکرێ باش پێم خۆش لەسەر داهاتی گومرگەکانی قسەمان بۆ بکەی طبعا بەڕقم دیارە من سەلاحیتم نییە بەڕقم بیدەم بەڵام ئەتوانم بە خۆشحاڵیەوە بیڵێم ئێمە لە ساڵی 2016 لە 125 داهاتمان بەرامبەر بە ساڵانی پێشوو زیایی کردەوە تاکو ئەم شەشمانگی ئەخیریش بەڕاستی داهاتەکان کەوت لە باشیە تا حدێکی باش ئەوە نەبێت لە دوومانی ڕابردووە هەندێکینەوە بەڵام تاکو ئێستا داهاتەکان بەرەو ڕێژەیەکی باشتر بەرزەبێت پەیوەندی بە چیەوە هەیە دیارە پەیوەندی بە کۆمەڵێک من بەڕێی خۆم پەیوەندی بۆ یەکەم شت پەیوەندی بە ئیستقرارەتی ئەمنی و ئەوەوە هەیە پاشان پەیوەندی بە ئێمە زیاتر بۆی وازەح بێ بەڕێوەبەرەتی گومرگی سلێمانی زیاتر شتەکانی سادیرا دەکا بۆ دەرەوە ئەو بابەتانەی کە دێت زیاتر ئەچێتە دەرەوەی هەرێم کاری گومرگی ئێمە زیاتر لەسەر چوونە دەرەوەیە دیارە ئەوەش پەیوەندی بۆ هەیە کە خواستی لەسەر بێ بۆ چوونە دەرەوە ئەو کەلوپەلانەی کە ئەچێت ئەو زیاتر پەیوەندی بۆ ئیزافەتەن بۆی کە بەڕێوەکو ڕێی خۆم منەڵێم بەڕاستی دانانی بنکەی ئەو گومرگیەکان لە بەرامبەر حکوومەتی فیدرال جۆرێک لە هاوسەنگی دروست کرد جۆرێک لە هاوسەنگی لەبەرەوەی لە پێشووترا بارێک ئەگەر لە خواروی عێراقەوە هاتبێ گەشت بێتە ناو بازارەکانی هەرێم بۆ نمونە بڵێن تەلەڤیزۆنێک لەوانەیە ئەگەر بە ئەوە بەنمونە وەریبێت تەلەڤیزۆنێک لەوانەیە ئەگەر لە خواروی عێراقەوە بێت تاوەکو بازارەکانی سلەیمانی و هەرێم هاتوێ بای بۆ نمونە $100 بووێ بۆ نمونەڵین بەڵام ئەگەر لە باشماق هاتبێ لەوانەیە $120 لەسەر خاوەنەکەی کەوتبێ ئێستا ئەو هاوسەنگیەمان ڕێک کردوێتەوە وای کردووە کە بەڕاستی جۆرێک لە ئیستیقرارێت دروست ببێ بۆیە چونکە ئەوەی کێ دەوێت ئەگەر فەرق و جیاوازیە بێ بۆی تەواوکەری بۆکەین و بۆی گومرگەکەینەوە یاخود ئەگەر نەکراوێ بۆی گومرگەکەین بە ئەوە دڵنیایەکەدا بۆ زۆرترین کاڵایەسە کە گومرگی لەسەرکرێت چیانی کاڵایە کە گومرگی زۆری لەسەر بکرێت بابەتی کارەباییە زیاتر کە داخلی ناو هەرێمە بێ بە هەمان شێوە ئەیشێت بۆچی ئەوەکەنی دیارە لەوە چێ خواستی لەسەر بێ کاتێتەوە بۆ ئیعادەی تەزیرەکرێتەوە ئەچێتەوە بۆ دەرەوە زۆرتر بابەتی کارەباییە بۆچی ینی داهاتی گومرگ ئاشکرا ناکەن ینی زۆر بەناڕوونیە من ئامادەم ئاشکرەکەم بەڵام بەداخەوە سەلاحەتی من نییە ناتوانم من داهاتیەوە ئەچێتەوە بۆ کوێ ئەچێتەوە بۆ حسابێکی بانقی 12/0 کە حسابێکی مغڵقی سەر بە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستانە و سەلاحەتی بەڕێز وەزیری داراییە بۆ جوڵانی ئەو پارەیە زۆر باش ئێوە بەشێک لە داهاتی سلێمانی پێگەن زۆر قسە لەسەرەوە بوو کاک هاوژین کە داهاتی سلێمانی دیار نییە تەنانەت لە بەرپرسانی هەولێر زۆر باسیەوەکەن لە سلێمانی داهات ناڕواتەوە هەولێر بەڕێز ئێمە وەک بەڕێوەبەرەتی گومرگی سلێمانی کە یەکێکین لەو دەستگایانی سەرچاوەی داهاتی من ئەوەندە بە دڵنیاییەوە ئەڵێم کە حسابی بانقیمان ئەچێتەوە ئەو حسابە مغڵقەی سەر بە وەزارەتی دارایی و ئابووریە و بە فەرمانی جەنابی وەزیری دارایی ئەجوڵێردێ
من ئەوەندە ئاڵم ئیتر ئەگەر هەندێک شتیکە بوترێ من ئەڵێم دەستگای گومرگ یەکێکە لە سەرچاوەکانی دارایی و داهاتی ئەم وڵاتە ئێمە بە دڵنیاییەوە لە ناچێتەوە حسابێکی مغلقی داخراوی سەر بە وەزارەتی دارایی و ئابووری کە لە سەلاحیەتی جەنابێتە جوڵانی. ئێستا کەس لە گومرگ لە هەرێمی کوردستانە بەخشراوە؟ چۆن؟ کەس لە گومرگ بەخشراوە هیچ بازرگان؟ ئەوە بەخشینەکە بە پێی یاسای وەبەرهێنانە بەڵێ بەخشرێ بڵێ مەسەل ئەوانەی کە بە پێی ئیسیسمار ئەهێنرێت و بۆ مەبەستی کارگە و یاخود بە مەبەستی ئەعمار و ئەوانە ئەوە لە ڕێیان لە یاسای وەبەرهێنان خۆیان بەرپرسن لەوەی کە بە پێی یاسای وەبەرهێنان ئەبەخشرێن بەڵێ. بەڵام بازرگانەکان زۆر جەگرەی لەسەرەوەکەن گاگاوژین هەڵێن بازرگانە گەورەکان تەنانەت بۆ نمونە لە بازرگانەکانی بۆ نمونەوەی کەرەستەی بیناسازیەکان ئەوانش قسە لەسەر دێنی 10 ساڵ ئەبەخشرێن لە باج باشە قسە لەسەرەوە ێستا ئەو بازرگانانشی کە زۆر گەورن زۆر جاریانی بە بیانوویکی تایبەتەوە ئەبەخشێن لە باج بە پێی یاسای وەبەرهێنانە بەخشرێن چونکە یاسای وەبەرهێنان هەیە لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە ئەوان ئەیبەخشن ئەوە نییە وەزارەتی دارایی بەخشوێتی لە گومرگ بە پێی نووسراوی یاسای بە پێی نووسراوی دەستەی وەبەرهێنان کە ئەکرێ ئاماژە بە یاساکانی وەبەرهێنانێن بۆ بەخشین لە باجی گومرگی. زۆر باشە بەسەر نەمانزانی ئەم کتابانەی نەتکردەوە کتابەکان بۆمە نە ئەوە کۆمەڵێک لە تعلیمات و لە ئەو بابەتانن کە ئەو مادانەی کە گومرگیان زیابووە کە بە چەند هینێک هاتوون بە چەند کتابێک هاتوون کتابێکیان بە پێی نظامی منەسەقی عێراقی کە 222 مادەیە گۆڕاوە کە ڕێژەکانیان زیایی کردو لە تازەترین شت چییە کە تۆ بۆ بازرگانانی بڵێ لەم بەرنامەیەوە؟ ئێمە دڵنیایی بە بازرگانانە دەین کە بەو پەڕی ئەمانەتەوە ئیشوکارەکانی خۆمان لە بەڕێوەبەرایەتی گومرگی سلێمانی وەکو هاوژین لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکانە جێبەجێ ئەکرێت و جیاوازی لەگەڵ کەس ناکەین بەرامبەر بە کەسیشتیکە. بەڕێز هاوژین سالار بەڕێوەبەری گومرگی سلێمانی کە لە بەرنامەی ژێرخان ئامادەبووی سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ جەنابتان. سپاس زۆر سپاس. بەڵام بەڕێزان دەرخستەی هەفتەی نرخی دۆلارمان ئامادەیە. ئەم هەفتەیە نرخی دۆلار کەمێک دابەزینی بەخۆبینی و بەشکانەوە بازاڕی بەجێهێشت لە کاتێکا 126,000 بوو چاڕوانیەوە بوو زیاتر بەرز بێتەوە بەڵام بازاڕی بەجێهێشت بە 125,000 و کەمێک زیاتر. لەکردنەوەدا ڕۆژی شەممە نرخی 100 دۆلاری ئەمریکی 126,050 دینار بووە. ڕۆژی یەکشەممە لەکردنەوەدا نرخی 100 دۆلاری ئەمریکی 125,975 دینار بووە تا دابەزینی بەخۆوە بینیوە. نرخی بانکی ناوەندی بە 1,190 دینار بووەوە خستنە ڕووی دۆلار لە بانکی ناوەندی عراقی 106,266,771 دۆلار بووە. ڕۆژی دووشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار 126,250 دینار بووە. نرخی بانکی ناوەندی 1 دۆلاری بەجێگیری ماوەتەوە بەرامبەر بە 1,190 دینار وە خستنە ڕووی دۆلار 106,681,000 دۆلار بووە. ئەچینە ڕۆژی سێشەممە. ڕۆژی سێشەممە نرخی دۆلار 125,600 دینار بووە. نرخی بانکی ناوەندی بەجێگیری ماوەتەوە و بانکی ناوەندی هیچ خستنە ڕوویکی دۆلاری نەبووە. واوکات چوارشەممە نرخی دۆلار لەکردنەوەدا 125,600 دینار بووە. نرخی بانکی ناوەندی 1 دۆلار بەرامبەر بە 1,190 دینار بوواتە 100 دۆلار بە 119,000 دینار. خستنە ڕووی دۆلاریش 150,964,950 دۆلار بووە. واوکات کۆتایی هەفتە و ڕۆژی پێنجشەممە کردنەوە لەکردنەوەدا نرخی دۆلار 125,800 دینار بووە. نرخی بانکی ناوەندی 1,190 دینار بووە. خستنە ڕووی دۆلاریش 106,681,000 دۆلار بووە. بەم شێوەیە دۆلار بە 125,800 بازاڕی بەجێهێشت. پێشبینیەکان بۆ نرخی خۆراک پێشبینیێکی ئومێدبەخش نین. بە جۆرێک لە نرخی خۆراک بەرزبوونەوە لە ئاستی گیانە تا ساڵی 2050 بەرزبوونەوە بەخۆوە بینێ بەهۆی خراپی دۆخی کەش و هەوای جیهانەوە و بەرزبوونەوەی پلەکانی گەرما. ئێمە ئینفۆگرافیەکمان لەو بارەیەوە ئامادەیە. ساڵی 2017
ڕێژەی خۆراک لە سەدا 10 بەرز بووەتەوە. واتە ئاستی بەرزبوونەوەی خۆراک لە چاو ساڵی 2016 لە سەدا 10 بەرزبوونەوەی بەخۆ بینیوە بەهۆی زۆربوونی ینی بەهۆی کەمبوونەوەی ئاستی بەرەمێنانی کوشتتوکاڵ، زۆربوونی ڕێژەی وشکانی ینی چوونی زەوی بەرەو وشکانی، دۆخی خۆراکی بەرەوخراپی بردووە لە سەدا 10 ینی خۆراک کەم بووەتەوە، ئاستی خستنەڕووی خۆراک کەم بووە لەو کاتەیە ڕێژەی لە سەدا 10 نرخ چووەتە سەر خۆراک. ساڵی 2016 بەپێی پێنوێنی بازارەکان بەپێی نیشاندەری بازارە دارایەکان 162 خاڵ و پۆینت 5 چووەتە سەرواتە. ساڵی 2017 بەپێی پێنوێنی بازارەکان نرخی خۆراک گەیشتۆتە 179.1 خاڵ. کەمبوونەوەی ئاستی بەرەمی خۆراکی ساڵی 2016 واتە ئەوەی کە لە ساڵی 2016 بەپێی ئامارەکانی بانکی ناوەندی جیهانی ساڵی 2016 کە ئامارەکانی بڵاو کردوێتەوە لە سەدا 25 ڕێژەی بەرهەمی خۆراکی کەمی کردووە. کەمی خۆراک 795 ملیۆن کەس لەسەر ئاستی زەویە کێشەی کەمی خۆراکیانێ، واتە ڕۆژانە خۆراکی پێویستیان نییە بۆ ئەوەی بەدەستی بین یا خۆراکی ئەمە چەشنیان دەست ناکەوێت. ئەمە ڕێژەی خۆراکە بنەڕەتیەکانە کە بۆ ساڵی 2016 و 2017 بەرزبوونەوە و نزمبوونەوەی بەخۆوە بینیوە. شەکر بۆ ساڵ لە نێوان ساڵی 2017 و 2016 جیاوازێکی زۆری بەخۆوە بینیواتە ڕێژەی نرخەکان بۆ نرخی شەکر لە بازارەکانی ژیانە لە سەدا 25 دابەزینی بەخۆوە بینیوە. بە ساڵی 2016 بەرزتر بووە نرخی شەکر، بەڵام ساڵی 2017 ڕێژەکە گۆڕانکاری بەساهاتۆ بە ڕێژەی لە سەدا 25. ڕێژەی ڕۆن حیوانیەکان واتە ڕۆنە حیوانیەکان لە سەدا 19 بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە لە چاو ساڵی 2016. ساڵی 2017 نرخی ماست و پەنیر و ئەو کاڵانی کە لە بەیانیانە بەکارێنرێت یاتیواتە لە شیر دروستەکرێن لە سەدا 52.2 بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە. گەنم کە خواردنێکی سەرەکیە ڕێژەی لە سەدا 9.5 بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە، واتە لە ساڵی 2016 بۆ 2017 لە سەدا 9.5 بەرزبوونەوەی بەخۆ بینەوە. گۆشت کە خواردنێکی سەرەکی و ڕۆژانە بەکارهێنین ڕێژەی بەرزبوونەوەی لە سەدا 8.2 بووە، واتە هەموو ڕێژەکان لە نێوان ساڵی 2016 و 2017 بە کۆی گشتی لە سەدا 10 ڕێژەی خواردن بەرز بووەتەوە، بەڵام شەکر پێچەوانەی خواردنەکانی تر ڕێژەکەی لە سەدا 25.5 دابەزینی بەخۆوە بینیوە. بەڵێ ڕێکخراوی فاو بۆ ساڵی 2050 کە پێشبینەکە ساڵی 2004 کراوە و هەموو ساڵێک ئەپدەیت کراوەتەوە بەم ساڵیشەوە. پێشبینەکانی ڕێکخراوی خواردن و تەندروستی گیانی فاو ئەوەیە کە بۆ ساڵی 2050 لە سەدا 50 ئاستی خۆراک کەم ئەبێتەوە، واتە پێویستە وڵاتانی گیان خەم لەم پرسە بخۆن، هەر بۆیە پرسی کەش و هەوا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەسترا بۆەوەی یەک پلە لە گەرما بەرز بێتەوە ڕێژەی گەشەی خۆراکی زیاد بکە. هۆکاری دابەزینی نرخی هۆکاری یعنی دابەزینی ئاستی کوشتتوکاڵی ئاستی بەرەمێنانی خۆراک وە کوشتتوکاڵی ئەوەیە کە کەشوهەوای جیهان ساڵ بە ساڵ بەرەو خراپتر و گۆی زەوی بەرەو گەرمتر ئەچێ، ئەمەش واکە تەوازنی ژینگەی تێک بچێ و ڕێژەی بە بیابان بوون زیاتر بێ و خۆراکیش ناوچە کوشتتوکاڵیەکان نەتوانن زەوی بە پیتی کوشتتوکاڵ نەتوان خۆراکی بەپیت بەرهەم بێنن. ئەمە پێشبینەکان بوون بۆ نرخی خواردن، بەڕاستی پێشبینێکی نەئومێدکەر بوو. بەڵێ بەڕێزان، ئەمە بەرگە و بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی ژێرخان بوو. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ و کوردستانمان هەر ئاوەدان بێت.